ئەمانە بەرکەوتوانی چەکی کیمیاوین لە هەڵەبجە بەشێکیان لە سەدا هەفتای سیەکانیان لەدەستداوە بەشێکی دیکەشیان بینایی چاوەکانیان ئێستاش لە چوارچەوەی جێبەجەکردنی یاسای چاکسازیدا بڕیاری بڕینی مینحەکانیان دراوە کە مانگانە 400,000 دینارە ئەوان داوا دەکەن حکوومەتی هەرێم چاو بە بڕیارەکەیدا بخشێنێتەوە دەست بۆ بڕینی مینحەی توێژەک نەبات کە سمبولی قوربانیدانی گەلی کوردن ئەوان 400,000ن بە ئێمە 400,000ەکەی ئەوان بەشی دوو عیادەی ئێمە ناکات ئێمە پەیامان بۆ دەسەڵاتدارانی کورد ئەوەیە دەست نەبەن بۆ مینحە بەو بڕیارەدا بچنەوە ئێمە داوای ئەوەکەین چارەسەری بەردەوام ئەمجا مینحەکەشمان بۆ بدرێتەوە بە یاسایی کراوین منحەمان بۆ کراوە بە یاساییش فەرمانبەرین بۆچی بە نایاسایی ببڕێت یعنی بۆ پەرلەمان لێرەوە پەیامم بۆ ئەندام پەرلەمانەکان سەرجەمیان بە سەوز و زەرد و سوورە و سپیەوە شۆن ویژدانیان قبوڵی کرد دەنگیاندا بە بڕینی منحەی بریندارەکان کۆمەڵەی قوربانیانی کیمیابارانی هەڵەبجە بڕیارە پەیامی بەرکەوتوانی چەکی کیمیاوی بگەیەنێتە بەشێک لە حیزبە دەسەڵاتدارەکانی هەرێم و ئیدارەی پارێزگای هەڵەبجە و نووسینگەی پەرلەمان لە ئەگەری وەڵام نەدانەوەشیان ڕێگای دیکە دەگرنە بەر لە هەفتەی داهاتوو قۆناغی دوم دەست پێکە تەمەناکەین نەگەینەوە ئاستە ئەگەر گەشتین مەجبورە بین نەک بەرکەوتوانی کیمیاباران لە هەڵەبجە بەڵکو لە بالیستان و لە شوێنەکانی تریشەوە پەیوەندیمان هەیە بە هەمومانەوە لە بەردەم ئەنجومەنی وەزیرانمان دەگرین لە چوارچەوەی یاسای چاکسازیدا مینحەی 980 بەرکەوتۆی چەکی کیمیاوی دەبڕێت چونکە موچەی دیکەی ئیداریان هەیە هاوکات بڕیادراوە بە وەرگرتنەوەی ئەو مینحەیەی کە پیان بەخشراوە لە ڕێکەوتی 1/7/2020ەوە ئەمەش تەواو بەرکەوتوانی چەکی کیمیاوی هەڵەبجەی نیگەران کردووە ئەوان دەڵێن ئەگەر حکومەت بڕیارەکانی نەگۆڕێت ئەوە مانگرتنمان لە بەردەم ئەنجومەنی وەزیران دژ بە یاسای چاکسازی قۆناغی هەڵوێستی داهاتوومانە سەلاح جەمیل کورسات نیوز هەڵەبجە